نەناردنی بە شەبوجێ هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە تا ئێستا هەر بەردەوامەش کاریگەری کردوتە سەر موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان و فەرمانبەرانی کە تا ئێستا موچیان وەرنەگرتووە بە جیاواز لەوەی کە لە پارێزگاکانی عێراقدا لە کاتی خۆیدا موچەدا بەش دەکرێت. بەڵام بۆچی عێراقم سیاسەتە بەرامبەر بە هەرێمی کوردستان پەیڕۆ دەکات؟ هاوکات وەزیری دارایی کۆمەڵی وردەکاری زیاتری سەبارەت بم بابەتانە خستە ڕوو لەگەڵ میوانەکەم زیاتر شرۆڤێن پرسە دەکەم. دکتۆر ئاراس قادر سەرۆکی سنتەری زانیاری و لێکۆڵینەوەی استراتیژی کوردستان لە هەولێرەوە لەگەڵما. دکتۆر ئاراس ئەم کاتت باش. وەکو وەزیری دارایی هەرێمیش دوێنێ لە ئەو دیدارە میدیاییدا ئاماژەی پێکرد بەغدا بەڕێ پارەی بۆ هەرێمی کوردستان ناردووە، بەڵام کۆمەڵگەی کوردی و موچەخۆران و فەرمانبەرانی دابەش کردووە بەسەر چەند بەشی جیاوازەوە. ئەم شێوازە ناردنەی موچە وەکو بۆمبێکی تەوقیتکراو لێک دەدرێتەوە. مەترسیەکانی چییە؟ ئامانج لێی چییە؟ سپاس. سەرەتا ئەو قسانێک کە جەنابی وەزیر کردی زۆر بە مەنتەقیانە و وەک کەسێکی ئەم خاوەن بڕیا کە وەزیری دارایە هەم زۆر بە ڕاشکاوانە و دوور لە هەموو ئەو تەویل و تەفسیرە جیاوازانێک کە خەڵکانێک بە مەرامی سیاسی دەکاتن وەڵامی داوە. ئێمە ڕووی زانستیەوە دەمێت چەند شتێک تشتی بخەمە سەر. یەکەم ئێمە دەبێت بزانین لە سیستەمی فیدرالی دارایی فیدرالیدا وەک پێشتر تاکید کرایتەوە بۆ حکوومەتی ناوەند نییە یاخود حکوومەتی اتحادی نییە بێتن داراییەکەت پارچە پارچە بکاتن. واتە استحقاقاتی ئەوەی مەتەڵەن بەشە بودجێ هەرێمی کوردستان چێ دەبێت هەمووی بنێریتن بەو ئەوەی کە لە یاسادا هەیە، لە یاسای بودجەدا هەیە. ئەو قسەی کە جەنابی وەزیر کردی پێشەوە جەنابی سەرۆک وەزیرانیش کردی، سەرۆک وەزیرانی عێراق مەبەستمە سوودانی کردی. بۆیە ئەوە ئەتوو بێ ئەوڕۆکە بە ئەنقەست ئەمە دەڵێن لە عێراق تەجروبەیەکی تاڵمان لەگەڵان هەیە بەڕاستی چەند ساڵی ڕابردوو بەتابەت دوای ساڵی 2014 کۆمەڵێک بابەتیان وەک دەڵێکرێتیانە واقع حال يعني لسريان فرض كردينا وقت شون أوي كالرجال صاحب ديان كده 12.6 شون أوي نفقات فعليا تثبيت كده شون أوي كوان لك رجال شيء إزجار زور لا بناوي نفقات السيادي وحاكم الذات كلا العراق بتشاري مكروزان كم كراوه هم أنا بونا أمري واقع استنات وين وقت البومب بوان دندرابوه وأوي كزلامي فعلا أو بابتا راسنا من دزانا خلشي إما متخوراني إما لحالة زورنا خوردان ئەوە زیاتر لە 50 ڕۆژە موچە وەرنەگیرا پێشتر موچەی سێمانجی ساڵی 2026 وەرنەگیرایە بارودۆخ خەڵک باش نییە، بەڵام ئەوان دەیانەوێت ئێستا کە ئەو خاڵە بقۆزنەوە بۆ ئەوەی پاڵەپەستۆ زیاتر لە هەرێمی کوردستان کەن و بەستەکەشیان لێدانە لە خودی قەوارەی سیاسی هەرێمی کوردستان و دەستوریەکەی. بۆیە فعلا لێک دزواکردنەوە لە بنەمای ئەساسی فیدرالی دارایی لە فیدرالیدا نابونجێت. باشە. دکتۆر ئاراس لە نوێترین بیانودا حکوومەتی عێراق داوای ژمارەی هێزەکانی پێشمەرگە و هەروەها هێزەمنیەکانی هەرێمی کوردستان دەکات لە کاتێکدا ژمارەی چەکدارانی حەشدی شعبی دیار نییە، هۆکارەکەشی بۆ بوونی پرسی ئەمنی دەگەڕێنێتەوە. بۆچی هەر بەو شێوازە مامەڵە لەگەڵ هێزە ئەمنیەکانی کوردستان ناکات؟ ئەمە بیانوویەکی نوێ نییە بۆ بربەست خستنە بەردەمەم ڕێککەوتنانە لە نێوان عێراق و هەرێمی کوردستان هەیە؟ گوڵباخان ژمارەکان بەوردی هەیە. من داهزار بە خۆم لە ڕاگەان باسم گرێسەشت دەتوانم یەکێک ژمارەکان بڵێن کە ئەو ژمارانە پێشترێ هەمووی درایتە بەغدا ژمارەی هێزە ئەمنیەکان لە هەرێمی کوردستان ئەوەی کە ئێستا هەیە نزیکەی 752,000 مۆزەفت هەیە کە لە کاردا ئێستا کە نزیکەی 500,000 هەیە بە خانەنشین و چاودێری کۆمەڵایەتی و خانەوەدە سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان و تا دوایی لەو 752,000 نزیک 30,000 گرێبەست بوو، 722,000 کەس تێ لە ناو وەزیفە. لەوانەدا نزیکەی ئەوەی کە هەبوو بەنسبەت هێزە ئەمنیەکان ئەنجومەنی ئاسایش 50,000 کەس بوو، وەزارەتی پێشمەرگە نزیکەی 200 و شتێک هەزارە، وەزارەتی ناوەخۆش نزیک 100,000 کەسێکە، ئەوی تریش دابەش کرا نزیکەی دەتوانم بڵێم تقریبا نزیکەی 400,000 یان شتێک کەمترە ئەوەی مەدەنیە. لەو 400,000 تەنها وەزارەتی پەروەردە بە تەنها پەروەردە خوێندنی باڵا بە هەردووچان نزیکەی 185,000 نزیک کەمتر لە 200,000 شتێک کەم. واتە نیوەی ئەوانیش دەفهمێنم 145 هێزی کاری ئێمە ئەوەی فەرمانبەری ئێمە لە وەزارەتەکانی پەروەردە خوێندنی باڵان. ئەو ڕقەمانە بەوردی هەمووی هەیە، بە دیتەل و داتا هەیە. بەڵام بابەتێک هەیە هێزە ئەمنیەکان لە هەموو دنیاش وایە، لە عێراقیش وایە، ئەتوو ئەوانەی کە هەن حتا لە بایۆمەتری تایبەتی بە خۆیان کردیە. واتە بۆی هەندێک لە وڵاتێکی وەک عێراقدا کە ئەتوو هەموو دەمێ تا ئێستا کە تیرۆر بەردەوامەوە هەندێک اختراقاتی ئەمنوشت نەبێتن و بۆ پاراستنێک نهێنیە ئەوانە لای خۆیان دەبینێتەوە، بەڵام ژمارەکان هەیە، پلەکانیشان هەیە، موچەکانیشان هەیە، هەموو وردەکارەکانیان هەیە. ئەگە بڵێن نییە پێم سەیرەکە قسە دەکرێت چونکە ئەوانە هەیە، بەڵام ئەوەی لە کوردستان هەیە تەمان لە بەغدا وجودی نییە.
بۆ نمونە لە حەجی شعبی بەڵێ وەگەوەی دەرای وەزیریش باسی کرد من دەمێکە ئەو قسەوانان کردیە حەجی شعبی ژمارەکانیان بەس لە ساڵی 2023 پێم وایە لەگەڵ جەناوت بەرنامەیەک باسمان کرد زیاتر لە 7,000 کەسیان بۆ زیاد کرایە بەس ڕقەمە هیچ کە نییە ناویش نییە. زۆر باشە. دکتۆر ئاراس ئەو سیاسەتی کە لە بەرامبەر هەرێمی کوردستان پێڕۆ کراوە لە 2014 تا ئێستا هەر پێڕۆ دەکرێت بەرامبەر بە بڕینی موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڵام وەکو دام و دەستگاکانی دیکەی عراق مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان ناکرێت وەکو پارێزگاکانی دیکە چۆن موچیان بەسەردادا بەش دەکرێت تاکەی ئەم سیاسەتە ئەتوانێت کاریگەری لەسەرم پرسە لە هەرێمی کوردستان هەبێت بە تایبەتی ئێستا پرۆژه هەژماری منیش حکوومەتی عراق خەریکە کێشە لە بەردەمی دروست دەکات. ئەو بابەتە باسمان کرد زۆر خەڵکش پێشەم باسی کرد ئەوەندە ڕەهەندی سیاسی ئەوەندە ڕەهەندی ئابووری دارایی لەبەر یەکشت دەڵم من لە بیرمە ساڵی 2013 دواترش جارێک کرد ساڵی 2018 و 19 من وەک مامۆستای زانکۆ پسپۆر لە باری دارایی بەشدار بووم لە کۆمەڵێک لە حتا کۆنفرانسێک لەسەر ئاستی بانکە تایبەتەکانی عراق لە بەغدا کرا ئەو بەڕێز عەلی عەلاقی ئێستاش پارێزگاری بانکی مرکزی بەخۆی سەرپەرشتی دەکرد لەوێش ئەو کاتە بابەتی کە دەگوترێت تەوتین ڕاواتب داوایان بانقە ئەهلیەکان داوایان دەکرد دەیان کاکە ناکرێتن ئێوە تەوتین تەنها لە دوو بانقی حکومی بێتن چۆ بانقە حکومیەکان ئیشیکەی زۆرە لێگەن ئەوە دەبێت کەرتی تایبەت بێتن ئەو کاتەش بانقی مرکزی عراقی بە بڕیار تەبەنی ئەوەی کرد کە دەبێت کردنەوەی ئەژماری بۆ ڕاواتب بۆ مۆزەفین لە بانقە ئەهلیەکان بەڵام کام بانق ئەو بانقە ئەهلیانەی کە جێی متمانن کە سەرمایەیان ڕەسمالیان دروستە و احتیاطی ئەمانە مەشتێکمان هەیە لە سیستەمی دارایی هەر بانقێک لەو بانقانێک کە هەندێک ئەرچ پێدەستپێدەتن ئەمە ستا 15 هەیە پێڵەن احتیاطی ئەمان دەبێت لە لای بانقی مرکزی گڵ دەدرێتەوە بۆ ئەگەر ئەو بانقە تووشی ئیشکالەتێک بوو ئیفلاسێک بوو و وەزعێک هات ئەو بۆی پارەی خەڵک نەڕواتن نسبێکی هەیە و ڕێکارەکانی بانقی مرکزی عراقی بۆ دووە لەسەر هەندێک بانق بە تایبەتی بانقە باشەکانی ئەوانەی کرد تایبەت هەندێک بانقی زۆر باشمانن کە ئەوانەی لە بەرنامەی ئەژماری من بەشدار بووینە کۆمەڵێک پێوەریان سەندەریان بڕی ئەو جاهاتونە بۆ ئێستاکە هەموو بانقەکە نهاتینە ئەو بانقانێکی ئێستا لە ئەژماری من داهەن هەموو ئەوانە جگە لەوەی کە لە سەندەری بانقی مرکزی عراقی بگرە سەندەراتی خەزینەی ئەمریکی دەرچوونە و ئەوانە کۆمەڵێک فلتەر لە کۆمەڵێک فلتەڕاتیاندا بۆ ئەوەی زەمانەتی ئەوە بکرێتن کە ئەوانە توانیان بە بەردەوامی هەیە وەسبێ ڕۆژێ پارەی ئەو خەڵکەش ناکەوێتەوە مەترسی چونکە حقەتێکی تاڵ هەیە لە عراقدا بە گشتی و لە کوردستان بە تایبەتی متمانە بە سیستەمی بانقی تا ئێستا زۆر لاوازە ئەو حقەتە هەیە و ئەوە زۆر کاری لەسەر پێش 2014 بەداخەوە لە 2014 جارێککە داڕما بەڵام ئەوەی ئێستا کە حکوومەتی هەرێمی کوردستان و جەنابی سەرۆکی حکوومەت دەست پێ کرد بە ئەژماری من طبعا ئەوە حسابی ئەوە کرایە کە ئێمە لە ژینگەیەکدا دەژین خەڵک متمانەی بە سیستەمی بانقی نییە و بانقی بەشێک لە بانکەکان بانقی تەنها بازرگانین بەڵام بۆیە ئەو بانقانە هەڵبژێردراون کە ئەو پێوەرە و ئەو یاڕۆستەندرانی لەسەر تەطبیق کرایە و زەمانەتی ئەوەش کرایە کە سبەی ڕۆژێ پارەی ئەو موچە خۆرانەی خۆمان کە لەوێنە نەک نافەوتێ بگرە ئیستفادە لە کۆمەڵک شت دەکەن من ئێستا بە خۆم یەک لەو کەسانە وەک مامۆستای زانکۆ ئەو کارتەکەی بنە ئەوەی کە لە دەبەستمە ئەمە چم وەگرتیە فەرقی ئەوەی من چێ لەگەری بەغدا ئەوەی من ئەوە بریتە لە ئەوەی پێڵێن کردت کارت خۆ دوشت دەبت کارتێ و کردت کارتێ دەبت کارت ئەوەیە کە تو بە قەرز کردت کارەوەی کە تو ڕەسیدت هەیە من ڕەسیدم هەیە ئەوەی کە من ڕەسیدەکەی خۆم دەتوانم سبەی ڕۆژە پاشەوەی کە جیازەکانی وابرە 1000 جیازی ATM لە کوردستان و وەبگرە 35,000 لەو جیازانەی کە لە مارکێت شتەکاندا بڵاو دەکرێت و هەمووی لە هەر شوێنێک پێویستم پێ بێت دەتوانم خەرجی بکەم دوو کە من کردتم هەبوو ڕەسیدم هەموو پارەکە لەوێ وەک جانای وەزیر باسی کرد پێویستم بە کاژ نییە کاش و مەترسەکانی کاش کە ئێمە لە دارایی زۆر نیگەرانی بەرن کاش جگە لەوەی کە مەترسەکانی لەسەر کەس هەیە بەڵام کاش دەبێتە هۆی بۆ ئەوەی کە لە ڕووی ئابووریشەوە وەک دەڵێ حرەکەی ئابووری کەم بێت چونکە هەر یەکەمانەگە بڕێک کاش لە ماڵە دابنین ئەو بڕە کاشە کۆ دەبێتەوە دەبتە ئیکتیناس بە دەلیلی ئەوەی لە عراقدا ئێستاکە کە باسی نزیکەی 86 تریلیۆن دینار دەکەن کە چاپ کرایە بەڵام لە 86 تریلیۆنە کەمتر لە 36 تریلیۆنی لە تەداولی مالیە حکوومەتی عراق بۆچی بەم پرۆژەیە هەڵسا بۆچی پێخۆش نییە جێبەجێ بکرێت تەنها وەک باسم کرد بابەتەکە ئەگەسەیکن بانقی مرکزی کە بەرپرسە لە ڕسمی سیاسی نەقدینە ئەو بەخۆی تەبەنی ئەوە دەکاتن ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کردیتی و بگرێ ئێستاش دەنێوە بانقی مرکزی عراقی لەگەڵ وەزارەتی دارایی عراقی چێشم چێشم لەسەر هەیە و ئەوەی بانقی مرکزی عراقی دەکە ئەو دروستە هی وەزارەتی دارایی تاکید دەکەینەوە ئەو دوو بانقە ڕاستە دوو بانقی حکومین ڕەشید و ڕافیدین بەڵام ئەوەی چەند لەسەر هەیە ئێستاش لەگەڵدا بێتن ئێمە لە دزینی سەدەکە ماوەی پێشتر لە عراق ڕوویدا چەندی ملیاردی دۆلاریان دزی لە ڕێگەی ئەو دوو بانقە بوو و بگرە ئەو دوو بانقە ئێستاش علامەت ئیستیفهامیان لەسەر لە زۆربەی زۆری
بانقە نێودەوڵەتەکان و مامەڵە نێودەوڵەتەکانی خەزینی ئەمریکی بۆچی عێراق TBI دانا بانکی بازرگانی عێراقی دانا چون ئەو دوو بانقە پێشترش قەرزدار بوون لە زمانی ڕژێمی پێشتروش بۆ دوایش خۆیان نەگونجانێتە ئێستا لەگەڵ ئەو بابەتانە ئەو بابەتە ڕەهەندی زۆری هەیە ببینە سەر ڕەهەندە داراییەکان و زانستیەکان کێشە زۆر هەیە لەوەدا بۆیە ئەوەی ئێمە باز دەکەین لێرە لە کوردستاندا لەسەر ستەندەرێکی دارایی جیهانیە و بە چاوکردنی بارودۆخی عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بەتایبەت و لە کۆتاییدا بە سوودی موچەخۆران تاوا دەبێتن ئەو دڵنیام من بۆ خۆم تاکید دەکەم و ڕاستە تاکید دەکەم نێوان دوو قەوس تا ئێستا متمانە بە سیستەمی بانقی لاوازە بەڵام ئەو ڕێکارانێک کە دەگیرێتە بەر بۆ ئەوەی کە ئەو بانقانەی بەشدار دەبن لە پرۆسەیە جگە لە بانقی مرکزی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستان ستەندەرات و فلتەری نێودەوڵەتیشی دەبستا دەسپێن زۆر باش وە کۆمەڵێک کەشی لەگەڵدایە بووە بۆ ئەوەی خاوەن ئەو کارتانە دەبن سبە ڕۆژە ئەوەیە کە دەتوانێت قەرز وەگیری فەعنەوەی تێدا هەیە هەندێک خەڵک دڵێن نا ئەوە سیستەمێکی داراییە من ئەگەر لە بانکێک ماوەی باش پارەم هەبوو مامەڵەم لەگە کرد بۆم هەیە و کاتە قەرزش وەگرم بۆم هەیە شتی کە بکەم کۆمەڵێک خەدەماتی یان خزمەتگوزاری بانکێک هەیە سوودمەندم لێ زۆر باشە بەڕێز دکتۆر ئاراس قادر سەرۆکی سەنتەری زانیاری و لێکۆڵینەوەی استراتژی کوردستان سپاس لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24 بووی